فول مساحكم سباسكم لك في إبراهيم كان يمشوا دنيما جنوب خوش حالهم بويت دنيم جنوب سؤالكم هو أول سؤال موسى لأم تنقل لأم المذاكرات بين إيران ودولة العراق كي يكيلين يعني أو كأحزاب كرد لكردستان العراق يا تشكيان كان يا دريان كان وشتك كان تدري أجو أجر أم فولجلة وأين ينبو باشوري كردستان قد كليان فشاريان مو بين كم حساب الأشياء محدودة كانوا إيوا كتان برنامج تاني تسليم تاني كاريبن أما أول سؤال وحل ممكن جوابات ولا موضوع سؤالي ترموسا إما تقريبا من قمها من الشورى نهاية تشوفوا كومونيست كردستان كانت حدود ما دسام بالتشكيل هو فريترين دو حزبياتها كمن تان بجم حزب كومالي حزب كومونيست إيران كومالي شمالية كوشمال دوي كاتيان الجويان آرمو هالشيء يعني وكيكا بالخيش شمالي دوكي هل نوع شورى ويكي لمنقل شورى إيشا أو سكا يكي له الجدي أو سكا أخوك هاي مردم خلق كردستان كم يشبش إلى برنامج إيود در تانشت مشكلة تانشت كان ننايو نحازن بين نايو نحازن تكيا هاو كاريكن آيا شور جينا أما تحملنا ككبو برجواندي شور شكا شيء أمجران شكلا بالخلاف الاختلاف كشاد ومن حاليم دوران اختلاف شرقلي تدبرو كدوري قلي تدبرو بنياد حدني تكيا بسكا ولي أمشتر جينات تلقي تحمل كرقب بهتكلا كشيء دم دسلم هن الشخصي قالوا أم كدوري تلي خلق بالخلاف بين باي توافقات وهاو كاري قليك يا بين باي وكل أيندا نشر عمل قليك متحد بدرجين آخرين سؤالي شمل كاس اليوم وتواقعا كاس اليوم لخص سؤالكم تو خد فريتر واقعا وقخد وكشي اليوم اللي هذا حدفت أو تلتك مثلا جاي الله متجا فرد ديك يلا تقوم جاي تشكلها هو فقول حد ممكن وقت خيق خيق بجنوم تعجوم كباتو شفت أنا كم بوقت أنا قريم مبني فرعنا وأنا خلاص وقت جيش كم بله زۆر سپاس کا خاڵیدی خۆشەویست زۆر چاکە هاوڕێنینە فەرموو 3 دقیقە ئەم کاتتان باش هاوڕێیان زۆر سپاس بۆ ئەوەی کە کاتان دا بە من سپاسی هاوڕێ سەیبراهیم عەلیزادە ئەکەم دەستی خۆش بێ بۆ قسەکانی ڕاستەکەی من پرسیارێکم هەیە ماوەی لەمەوبەر لە تەلەڤیزیۆنی ئینتەرناشناڵە لە مساحبەیەک کە ئەم هاوڕێ شتێکی وت کە نەتەنها بۆ من بۆ زۆربەی خەڵکی کوردستان شاید بەتایبەت ئەو کەسانەی کە چەپن و کۆمۆنیستن و بە حەقی تەعینی سەرنوشت باوەڕیان هەیە بۆ نەتەوە بندەستەکان زۆر ئەو قسەی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە جێگەی سوعال بوو ڕخنەی زۆر گیریە نازانم خۆیان خەبەریان هەیە حتمەن لەو مەسئەلە کە وتیان خەڵکی کورد بە خاترەوەی نا ئەگەر لەگەڵ ئێرانا بن خەڵکی کورد یانی دقیقاً ئەو شتێ من زۆر کولهێنەکەم لە بیر نییە ئیسە دەقی کەلمەکان وەلە معنیەکەی ئەوە بوو کە خەڵکی کورد بۆ خۆشگوزەرانیان و بۆ ژیانی باشتریان و بۆ فڵان و بەهمەنیان مانەوەیان لەگەڵ ئێرانە زۆر بەنەفعیانە زۆر باشە بەڵام خۆ قەتعەن ئێمە ئەزانین ئەوەی کە لە کاتێکۆ کە دەوڵەت ملەتی ئێرانی هاتووە بۆ نەتەوە بندەستەکان لە ئێرانە غەیرەز سەرکوت و غەیرەز بەدبەختی و بێچارەگی هیچێکی تری نەبووە نەتەنها خۆشگوزەرانی بە ئەرمەغان نەهاوردە بەڵام زۆر ژیانی خراپی بە ئەرمەغان بۆ هاوردوون بە دیاری بۆ هاوردوون بۆ ئەو گەلە لێرە سوالێکی تر پێش دێت ئایا واقعاً ئێوە بە حەقی تەعینی سەرنوشتی ئەو نەتەوە بندەسانە باوەڕتان هەیە چون لە شوێنێکی ترە حیزبەکەی ئێوە تەواو وتی کە یعنی یەکێ لە هاوڕێیانی کۆمیتە مەرکەزی یا ڕەهبەری وتی ئیتر ئێمە لێنینمان قبوڵ نییە یعنی لێنینمان حەزب کردە ئێمە حیزبێکی مارکسیستین واقعاً حیزبێکی مارکسیستی و حەزبی لێنین بە چه معنایە یعنی حەقی تەعینی سەرنوشت کە بەحسی لێنینیە ئایا کولەن حەزب بووە ئایا ڕەبتی هەیە بەم ئایا ئەو بەحسەی کە ئێوە کردتان ڕەبتی هەیە بەو بە ئیستیڵاح مەسەلەی کە ئیمڕۆ پێش هاتە بەشێ لە
حزبێک ینی کە ئیسە دوودانە حزبی بە ناوی کۆمەڵەکاریان کردە کە من بە کۆمەڵیان نازانم بە ناوی کۆمەڵەکاریان کردە و ئیمڕۆ کاڵبەتە خۆ ئێوە لە ڕەدی ئەوە ئێتلاعیەکتاندا بەڵام هەر لەناو ئەو ڕەدی ئەوەی ڕەدی ئەو بەحسی ئەوانە ینی ئەو حزبەی کە واقعاً تەمامیەتی ئەرزی ئێران بە ڕەسمیەت ئەناسێ و هیچ بەحسێکیان لەسەر لە مەوردی حەقی تەعینی سەرنوشتۆ نییە ئەو حزبەی کاک عەبدوڵای موحتەدی بە ئیستلاح لیدەرێتی و ڕەهبەری ئەو حزبەیە و هەروە حزبی دموکراتیش ینی ئەو دوودانە گوایە هەنێکیان ئیمزا کردە سەنەدهایەکیان ئیمزا کردە کە لەناو ئەو سەنەدانەیە هیچ ئیشارێکیان بە حەقی تەعینی سەرنوشتی گەلی کورد نەکردە یا کولەن نەتەوە بنداستەکان بەڵکو لە چەند سانیای بەسەر چاوچاویەکەم ئشارەیان کردە بە تەمامیەتی ئەرزی بەڵام هیچ ئشارەیەکیان نەکردە بەوە ئەو سەنەدەیان ئیمزا کردە پرسیارەکەی من ئاخرەکەی ئەمەیە کە ئەم بەحسەی کە ئێوە کردان ئەو بەحسەی کە ئیتر کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران جناحی ئیبراهیمی عەلیزادە ئیتر لێنینی نییە ئایا بەم شتانە ڕەبتی هەیە؟ زۆر سپاس. زۆر سپاس لە هاوڕێیانی ئەدوین داوا کەم کەس من سەر ئێستەی چوون کاتەکە بەڕاستی کەمە. کاک محەممەد فەرموو. وێڕای سڵاوشی گەرم بۆ هەموو ئەوانەی کە لە ڕۆمەکان و بۆ کاک سێبراهیم عەلیزادەش. من دوو سوالم بۆ مەترابوو یەکیانەوەی لە قسەکانی کاک سێبراهیمە باسی شۆڕشی ژینایی کرد کوتی ئەمانە ڕاهبەریان نەبووە بێڕاهبەر بوون. بەرحاڵ لە نظر منیشەوە ئەوە نزیک 7 مانگە ئیدامەی دێن و شۆڕشێکی گەورەیان بەرپا کرد. ئەوە وەک سوالێک وایە. دوو من دەڵێم ئەگەر کاک سێبراهیم باسی واکەن ئێستا بەرحاڵ هاوکاری ئەرێ تۆ هاوکاری خۆت داوای شۆڕاکەی خۆت بە کۆمۆنیست و چەپ دەزانی بەرحاڵ ئایا ئەم هاوکاریە لە بینی هێزە چەپ و کۆمۆنیستەکان نابێ یا ئەوەی کە بۆچی نابێ هەتا ئێستا بۆ هەر دوورەکەوێتە خۆشبەختانە شۆڕشی ژینە ئەو کێوە سەهۆڵەی کەمێک تاوانوە تۆ جۆگە لە ئاوی لێ پەیدا بووە دەڕوە وڵێ بۆچی ئەمان ناتوانن مەسەلەن وەکو سێبراهیم وەکو دەبیر کولی کۆمەڵە من پێم وایە ئەگەر بێوێ ئۆتۆریتەی هەیە ئەتوانێت کارێ بکە زۆر ئەو یەخانە زیاتر بتامێنێتەوە ڕابتە لەگەڵ جەریاناتی کەیە ئەمانەی کە هەموویان بەرحاڵ هەمووی سینگی بەردی کرێکارە دەن بە سینگیانە بەردی زەحمەت چێژە دەن بە سینگیانە هەموون بەوە خۆمان هەڵەواسین وەلێ کە دێتە سەر بەعزێ منافع ئەوانە متەئەسفانە من بۆم سەختە نازانم لە گیرەکان لەکوایە ئەگەر مەسلەی تەشکیلاتی و حیزبی مەسئلە نییە ئەگەر مەسلەی جونبش مەسلەیە بەرحاڵ ئەمە هەتا کەی ئەم پەراکەندەجیە ئەم حیزبە ئەگەر خۆتان بە چەپ و کۆمۆنیست دەزانن بۆ کارێکی مشتەرەک ئەوەی کە نابنە یەک تەشکیلات و ناچنە ژێگای پارچەمێ بۆ یەک کاری مشتەرەک ناکەن لەگەڵ هەموومانە دەست بێنە دەستی یەک باسی ئەفرادای منفەردی کرد ئەفرادای منفەردیش عینەشتە من بزانم واقعاً ئەم جریانانە کامیان بە تەواوی وجودیان لە خزمەتی و کارگەر و زەحمەت چێشایە بە سەداقەت بە شێوەیەکی چودانم ڕێکوپێکتر دروستتر دەی حازرم کاری لەگەڵ بکەم ئەمەش ئازمایشی شکێوێ ئەم ئازمایشە وەیە دەبێت جارێکە قۆڵی لە هەڵماڵینەوە من لێرە منظورم بەخشە لێرە منظورم لە ئازمایشەوە نەبوو تۆ بێ ئیمتحان بدەیتەوە ئەم هەنگاوە لە بەرابەر ئەم شۆڕشایە کە هەڵی دێنی پشتیوانی لەکەی سپاس بۆ وەختەی داتان زۆر سپاس بۆ کاک محەممەدی خۆشەویست. کاک شەمی هدایەتی فەرموو. شەوتان باش
سپاس بۆ هەموو بەڕێبەران ماڵەکە و سپاس بە هەموو مێمانەکان و بەتایبەت کاک ئیبراهیم بۆ قسەکانی یەکم و کورت و وەختەسەر پرسیارەکەم بۆکەم بنا بە تەوەقعێکە من لە کاکسی ئیبراهیم بە عنوان ڕێبەر حزب کۆمونیستی ئێران و کۆمەڵە لە کوردستانە یعنی کۆمەڵی کۆمونیست ئێوە لە بان دوو سەنگەڵیە دانیشکن یەکێ سەنگەڵێک کە لێنا دەبێ بڕیار با نسبەت بە مەسائل سەراسەری مەسەلەی تەبەقەی کریکار ئێران و سەرنوشت تەبەقەی کریکار و خەڵکی زەحمەتکێش و هەموو ئەو شتانە وەلای ترەوە لەبان سەنگەڵیکە و دانیشکن کە ڕوو بە مەسەلەی کوردستانە و لە هەردوو ئەم مۆردا خەڵک تەوەقعیانەست و مەسئولیەتێ گەورە لەسەر شانەوە هەست نسبەت بەو مۆقعیەتانە بۆ تەوەقعەوە هەستێتان و بۆ ئیدعا کە بە حاڵ ئەیکەن لە مەقابڵ ئەم دوو مەسەلە ئایا بڕیارتان نسبەت بە مەسەلەی نەوەکە کۆنکرێت و مشخص ئەو تەوەقعمە نییە وەلێ چه شکڵە حکوومەتی بە نەزەر ئێوە ئیمکان پەزیرە و لازمە و دروستە لە کۆتامودەتە لە کوردستانە هەموو جەرانەی بۆ خۆی بەدیل خۆی داگە و خەریکن لەسەری کارەکەن کەسیان هەست و کارەکەن لەسەری ئایا ئەگەر حزبی کۆمونیستە ئێران ئەو موقعیەتی بێت و فەرزکرد ئەکسەریەتێکی بێ بۆ خۆی و ئیمکانیە بێت چه فرمێک چه شکڵێک لە حکوومەت لە ئێرانە لە دوا ڕۆژی ئەم شۆڕشە ئەتانێت تەوسیەکە وعزیەت و یا موقعیت تەبەقەی کریکار وەک تەبەقەی کریکار چەس ئەو تەوەقع لە حزب کۆمونیست هەست تەوەقع دووەم مەسەلەی کوردستانە لێرەشدا هەر بازم ئالترناتیڤ گەل و ڕێحلگەلی و مختلف لەلایەن جیهانات و هاتکە فدرالیزم کۆنفدرالیزم نازام جیابوونەوە حزب کۆمونیستی ئێران لە کوردستانە چه ئالترناتیڤ مشخصی هەست کە لەسەر ئەمە مردم جەمۆکا بە دۆر خۆیەوە یعنی هەڵەگەرمە بۆ وەک ئاخرین قسەم بۆ ئەو خاڵگەلە کە بە دروستیش باست کردمێت بە شرایط ئێران و شرایطێکی هەست ئایا پێت وانە ناڕوونبوونەوەی ئاسۆ وەک نەبوون ئاسۆیەک ڕۆشن بۆ ئەم شۆڕشێنە هەم لەسەر ئێرانە هەموو لە کوردستانە یەکێک لە موانعێکە کە شۆڕش دیارتر ئەچێتە بەرەو یاشایەت زۆر هەنگاوتر گەلتری ماکە هەڵیگرێت ئایا بە نظرت ئاسۆی ئەو ڕۆشن نەبوون ئەو بەدیلگەر سیاسی ئەداریە نیە زۆر سپاس زۆر سپاس بۆ کاکشەمێ ئاخرین نەفەر بۆ ئەم دەورە کاک ئیبراهیمە دوایە کاک ئیبراهیم عەلیزادە ئەتانەیە وەڵامی پرسیارەکان بدە فەرموو کاک ئیبراهیم سڵاو و ڕێز بۆ هەمووتان بەتایبەت بۆ کاکسە ئیبراهیم کە حزوری هەیە لێرا بۆ هەموو دانەدانە ئێوە عزیز و خۆشەویست من تقریبا چۆن بێژم ئەوەی من وازانم کۆمەڵە زۆر مەسئولانەوە نەخشێکی زۆر ئەساسی بووە بەتایبەت لە جنبشی کوردستانە ئەوەی لە ئەو نەخشەی کە کۆمەڵە هەیبووە لە جنبش کوردستانە من پێم وابە بەتایبەت لە شۆڕشی ژینا کەمتر بەرحاڵ بەرپرسایەتیەکی کە پێویست بێت بە ئۆدەی گرتووە گەرچی ڕەفەکان تری جارێ باسییان کە ئەوە بەرحاڵ پێم وابێ کەم و کۆڕیەکە ئێمە من پێم وابێ ئێمە لە ئاستایەکە پێویستە ینی خۆمان مطرح نەکردووەوە پێم وایە وەزنیشی زۆرە کۆمەڵە ئەوە بێژم و هەروە لە مەسەلەی کاکسە ئیبراهیم من ئەوەی انتقادێکم کرد لە کاکسە ئیبراهیم ئەوش ئەوەسە ئەو ئێژێت مەسەلەن جەرا ئەگەر ئێمە ئەو حاڵە ئێمە جاروای هەست ئەو ئەفکارە بەرحاڵ نادروسە یا بەرحاڵ هینەت لەسەر ئێمەش تەئسیری هەیە بووەسە باعث ئەوە کە ئێمە بازێ ماوارد تەمکی یا لەسەر ئێمە تەئسیری بێت بڕێک بۆچوونی بەرحاڵ نادروست و دوایەوە هەروە لە مۆریجی بەڕاستی هێندێکە بەرحاڵ دۆردنگی یا جیابوونەوەلێکە لە بەداخەوە لەم ئاخرانیشەوە ئێمە تووشمان بوو من پێم وابێ کاکسە ئیبراهیم ینی ئینتقادی بەڕاستی من پێم وایە پێ لەو حازۆ ئەیتوانی بەڕاستی ئەو شێوە واکانێ هاتە بەرەو بۆ ئێمە نەبوایەت هەرچەند بەداخەوە خۆ ئێمە ئەزانین ئەو ڕەفیقەلەی ئێمە بەرخوردێکی بەرحاڵ مناسبیان نەکرد یا هەڵوێستێکی باشیان نەگری لەو مۆردۆکە ئەوش دیار بوو لە شوێنێ لێترۆ من پێم وابێ هەرچەند شاید جێگەی نەوێت بەڵام من پێم وابێ ئەکریا وانە بوایەت و هەروە لە مەوردی
خود نەخشی کۆمەڵە بەتایبەت لەناو ئەو ئەحزابێرە ئێمە هەمیشە ینی ئەحزابێکی سەرەکی ببینە مەسەڵەن بۆ ئیحساب عمومی بۆ فرد مەوارد بەڵام تێ من ئەوینم هەر ئەحزابێرە واکان ئەسلی باوەڕیان نە بە ئیحساب بووە بەڵام تێ ئەوان تێن لە هەموو ڕاگەیاندنەکانە خۆیان بەرحەڵ بە مرکز هینەکەن و ئەسلی ئێمە ئەخەنە لاوە کە ئێمە یەکێک کۆمەڵی یەکێک لە جریانێک بووە کۆڵەکێک بووە ئەسلی بەتایبەت لە رابطە لەگەڵ کوردستان و ئەحساب عمومی هەتاکانی لە سەراسەریشە بەڵام ئێمە خۆمان نازانم بۆچی من پێم وابێ ئەو جۆرە کە لازم بێ کۆمەڵە خۆی دەرخا من پێم وابێ بەڕاستی ئێمە لێنا کەمبودمانەوە بەتایبەتیش ئەوە من ئەوە وەکو بەرحاڵ ڕخنەیەەکە من بەرابەر بە کۆمەڵە هەست زۆر سپاس کاک ئیبراهیم علیزادە مایک بۆ ئێوە ئازادە فەرموون. زۆر سپاس بۆ ئەوڕێیان کە قسەیان کرد زۆر سپاس بۆ ئێوە تا ماندوو نەبن بۆ هەمووتان. ڕاستیەکەی سەبارەت بە جوابدانەوە کورت و ئەوەی کە کورد جواب دەمە مختصر مەسەلە وەیە پرسیارەکان پرسیاری جددین پرسیاری مهمن و جوابدانەوەی کەم و کورت پێیان سوی تەفاهم ممکنە دروست بکە ناڕۆشنی دروست بکە و زەرەری زۆرتر بێ لە قازانج. مەسەلە ئەوەیە خۆ دەنا ئەگەر قسە لەسەر ئەوە بێ جوابێکی لەسەر هەروە فۆرمال بدرێتەوە دەکرێت بنیام زۆر کورت قسە بکە بۆ ئەگەر تۆزێک توولانیە توولانی دەبێ ئەوە تەبیعەتی پرسیارەکەی وا دەکا خەتای من نییە. بەهەرحاڵ جارێ لە پێشدا لە کاک خالیدەوە دەست پێ بکەین کە پرسیارێکی مهمی مەطرح کرد. من حەز دەکەم تۆزێ زۆرتر لەسەر ئەوە بچم کە ئەو فشارانەی دەوڵەتی عێراق و دەوڵەتی ئێران بۆ سەر ئەحزابی کوردی کاردانەوە چۆنە و کاردانەوەی ئێمە چییە. تا ئێستا ئەوەی کە ئێمە دەیبیستین ئەوەی کە بە بیستمانە تەوافق کراوە هەر ئەوەندەیە کە دەوڵەتی ئێران داوای کردووە لە حکوومەتی عێراقی وهروە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبێت لە مەرزەکان لە سنوورەکانی ئێوە ئەمنیەتی ئەمە نەکەوێتە خەتەرەوە وان قبوڵیان کردو وتوانەوە نابێت لە مەرزەکانی ئێمە و ئەمنیەتی وڵاتانی دراوسێ بە ئێران و بە تورکیە و بە هەرچەوە بکەوێتە خەتەرەوە. لە مقابل لە ئەوانش داوایشیان بۆ کتویانە کە ئێوەش دەبێت سەروەری خاچێمە پارێز ئەوەی ئێمە بیستمانە هەر ئەوەندەیە. ئەلبەتە شتاکی دیکە وەکو قەراردادی سەردادی مجرمین و نوعشتا ئەوە فۆرماڵە و لە بینی لە جزئی قوانینی بین الملل و لە هەموو وڵاتێکەکەی ئەوە ڕەبتی زۆر بە قەزیەکە نییە بەڵام مقدارێک تەوهمات و سەنێگەرانی دروست کرد بوو ئەوە نییە. ئەوەی کە لە ڕوبەڕوو کراوە ئەوەیە ینی ئەوەی کە بسلاح علەنیە و یا ئێمە توانیمانە لە کاناڵهای ارتباطی خۆمانەوە لێ خەبەردار بین ئەوەندەیە کە ئێمە نابێت لە مەرزەکانی هەرێمی کوردستان هێزی چەکدار برینە ئەورا جمودۆڵی چەکداریمان لە سنوورەکانە بێ. ئەوە شتێک بووە کەم و زۆر قبولمان کردو ئێمە کەم و زۆر قبولمان کردووە کە لەو مەرزانە ئێمە استفادە ناکەین بۆ کاری چەکداری. بەڵام لە مقابل ئەوەدا شتێک هەیە کە ئێمە بە ڕاشکاوی ڕامان گەیاندووە کە قبوڵی ناکەین. ئەویش مەسەلەیەک سیاسیە عیبارەتە لە مەسەلەی چەک بەشانی پێشمەرگەی کۆمەڵەوە و چەک بەشانی پێشمەرگەەوە بەگشتی مەفهومێکی سیاسی هەیە ئەعام لەوەی کە بەکاری بێنێ یا بەکاری نەهێنێ. لە سنەتی جنبشی کوردستاندا لە تاریخی ئەو منتەقەی لە تاریخی جنبشای مسلحانەدا لە سەطحی دنیادا ئەم نەوعە چەک داماڵین و چەک بوونە بە مانای تەسلیم بوونە بە مانای شکستە و ئێمە 40 ساڵ 44 ساڵ مبارزەمان کردووە کە بڵین تەسلیم نابین. ئێستا ناتوانین لە نەتیجەی تەوافقی دوو وڵات حکمی تەسلیمی خۆمان بەدەستی خۆمان ئیمزاکەین لەبەرەوە ئەوە غەیرە ممکنە یعنی ئەوە جزء ئەو کارانەیە کە نەشودە. ئێمە محاڵە چەکدا بنین بنیادم دەتوانێت لە شەڕدا شکست بخوا قوربانی بدا عەقەبنشینی بکە پێشڕەوی بکە هەموو شتێک لە شەڕدا ممکنە بەڵام تەسلیم بوون مەوزوعێکی دیکەیە کەوینە هیچ وەخت ناکەوینە ئەو مەقولەی کە تەسلیم بین بەرامبەر بە جمهوری ئیسلامی شەڕی پێ فرۆشتوین چەکمان هەڵگرتووە و ئەو چەکەش تا ئێستا چەکێکی مقاومەتێکی کە پێمان کردو مقاومەتێکی ڕەوا بووە مەشروع بووە و لەبەرەوە لێ پەشیمان نین و ئێستاش
کە شرایطێکی تایبەتی خڵخاوەکە ینی جنبشێکی توودەئی وەسع لە ئێران لە کوردستان بەرپایە و شۆڕشێکە کە ئەمە ئومێدمان هەیە بە سەرکەوتین و بەهیمەتی ئەو خەڵکە لە کۆدا ئەسڵەن پێویست ناکایەمە ئەو چەکانە بەکاربێنی بەڵام بەشانمانەوەیە ڕای دەگرین تا وەختێک کە لە ڕوسیاسیە و پێویستی بزانین خۆمان پێویستی بزانین بۆیە مەخسوودم ئەوەیە کە نازانم پشتی پەردە چ تەوافقاتێک کراوە یا دەکرێت یا هەرچی بەڵام ئەوەی کە بەڕسمی و بە عەلەنی کوتراوە ئەوەندەیە کە من ئەرسانم کرد لەوە زیاتر هیچ شتێکی تازە ڕووی نەداوە و ئێمە مان و نەمانی تەشکیلاتی ئێمە و موجودیەتی ئێمەش بەوە گرەی نەخواردووە کە چێ مەسەلەن یارمەتیمان دەدا یا لە شوێنی شەجێ یا لە هەمووان تشکیلاتی ئێمە لە ناوەوە تشکیلاتێکی بەهێزە خۆشبەختانە على ڕغمی فشاری دژمن خۆی پاراستۆ بێزگە لەوانە خەتی سیاسی ئێمە لە کوردستان بە شێوەشی بەرچاو پەیڕە دەکرێت یعنی ئێمە موجودیەتێکی عینی مادین لە ناوەوەی کوردستانی لە دەرەوەی وڵاتی میدیای ئێمە کەس ناتوانێت دایخە لە عەسری ئینتەرنێت و لە عەسری ماهوارەدا چێ دەتوانێت میدیای چێداخە ئێستا هەر کەس هەتا ئیمکاناتی ماڵیشی نەبێت دەتوانێت لە ماڵی خۆی دووربینێکی فقط هەبێت کاناڵێکی تەلەڤیزیۆنی بکاتەوە بیوە سەر ئینتەرنێت بڵاوی کاتەوە هەموو دنیادا لەبەرەوە ئەوانە مەوزوعی مزاکەرە نین مەوزوعی سازش نین قابلی سازش نین جێی نیگەرانیش نین ئەوە مەسئلەیەک مەسئلەیەکی دیکە ئەو مەسئلەی دوو تەشکیلات بە ناوی کۆمەڵە و ئەمانەوە من ئەگەر ئەو هاوڕێیانە ناوی خۆیان بنێن کۆمەڵەی عەسڵی کۆمەڵەی عەسری عەسڵ یا کۆمەڵەی ژمارە یەک مشکلێک نابێت مشکل ئەوەیە ئەمە ڕێیانە دقیقەن ئەو ناوەی ئەمە هەڵبژاردووە لە حاڵێکدا کە ئەرز و ئاسمان زەمین و زەمان دەزانێ ئەم هاوڕێیانە ئەقەلیەت بن ناو تەشکیلاتی ئێمەدا ئەوە ئینکار ناکرێت ئەکسەریەت بوون لە کومیتە مەرکەزیدا 6 ساڵ 7 ساڵ کۆنگەرەتان نەگرتووە چه حەقانیەتێک دەدا بۆ ئەکسەریەتەوە هەر کۆنگەرتان گرتپا لە ئەکسەریەت دەکەوتن هەر بۆ ژنەتان دەکرد دێبەش هاوڕێیانی خۆشەویست ئێوە نێ خۆتان بڵێن کۆمەڵەی ژمارە یەک کۆمەڵەی کۆمۆنیستی عەسڵی هەرچی نێوێک بنێن کەمە بڵێن دەگەڵ ئەو کۆمەڵەی هاوکاری دەکەین دڵنیابن هاوکاری دەکەین دڵنیابن هەر فەورەن پەیوەندیان دەگەڵ دەگرین فەورەن لەو شوورا لە هەر شووراشی دیکەدا بێعسە مشکلمان نیە دەگەڵیان لەبەرەوە لە لەحاز خەتەوە مشکلمان ئەوەیە کە تەفاوتێکی بەرچاومان نییە ئەسڵ تەفاوتەکان ئەوەندە جزئین ڕووی مەجلیسی نییە کەس باسی بکە کە بڵێمە لەسەر ئەوانە جیابووینەوە هەموو کەس مەناسا دەڵێ اختلاف یا لەسەر مەقام و موقعیت بوو یا لەسەر ئەوە چێ ڕەهبەر بێ و چێ ڕەهبەر نەبێ نازانم ئیمکانات چ بوو ئەوە هەموو کەس ئەسە وامان پێ دەڵێ لەبەرەوە بەیانیە و تلایەکان ئێوان دەخوێنەوە خۆ تۆزێک مەسەلەن ممکنە ئەدەبیاتەکەی دۆرەدا لە حیزبێکدا ئەگەر ئەوەندە تەفاوەتی ئەدەبیاتی دوو لایەن تەحمل نەکرێ ئەوە چه حیزبێکی سیاسیە با ڕێگا خۆشکەین بۆ ئەوەی کە ئەو مانع بەرتەرەف بێ ئەوە کافی ئەوان فقط یەک ئەو پرسیارەی کە ئەوڕشمان کردیان بەڕاستی مەوزوعیەتی نییە ینی ئێمە دەگەڵ حزبەکەی کاک عەبدوڵای موحتەدیوان اختلاف سیاسیمان معلومە جیاوازەکانان معلومە هۆکاری جیابوونەوەمان معلومە ئەوش مدەتها شتی دەسەر کوتراوە شتی لەسەر نووسراوە ئەنی پێویست ناکە ئێستا بەو نۆعە مەسەلەکەەوە بکەینەوە ئەوە پێ باشتر ئەو پێ باشتر یا نظری شخصی تۆ چێ ئەوە پێم وایە کولی ژیانی سیاسی من جوابی و پرسیاری ئەو هاوڕێی داوەتەوە لە مۆردی ئەو پرسیارانەی نینادا سەبارەت بە مەسەلەی حەقی تاینی سەرنوشت و باوەڕێجان من ئێستاش دەڵێم کە ئەگەر شرایطێکی دڵخوازی خەڵکی کورد مافی دیاریکردن سەرنوشتی بۆ بەڕسمیت بناسرێ مافک بە عەمەلیش بۆ بەڕسمیت بناسرێ نەک بە شرایطی کەڵک وەرگتن لەو مافەشی بۆ فراهەم بێ هەڕەشەی لەسەر نەبێ سەرکوتی لەسەر نەبێ ئەو لە ئێرانیش حکوومەتێکی ئینسانی دموکراتیک پێشکەوتوخواز کاریگەری چاپ سۆسیالی لەو مەقولاتە لەو نوعە لەسەر کار بێ کە کە لەسەر بناغەی پێشرکردنی مافی میلەتان و مافی گەلانی بندەست و ئانەدا نەمەزرابێ ئەوە نەبێ باشە بۆ جیابینەوە ینی ئێستا باشتر وایە مەسەڵەن ئێمە ئەستا هەموو دنیا خەریکی ئیتحادیە ئەوروپا دروست دەبێ ئیتحادیەهای گەورە دروست دەبێ
ئێمە لە چوارچێوەهاشی فدراسیۆنهای گەورەی منتەقەی دروست دەبێت ئەوە ئایندەی دنیا بەرەو پارچە پارچە بوون بچێ باشترە یا بەرەو پێکێنانی واحدهای جۆغرافیایی گەورەتر هەمبەستگی زۆرتری خەڵکەکان تێکەڵاوکردنی ئیمکانات لە عەسرێکدا کە دنیا بۆتە دیەیەکی چکۆڵە ئێمە پێ لەسەر جیابوونەوە دابگرین خۆشەکەی چیە ئەگەر ئێمە دەڵێن حەقی جیابوونەوەمان دەبێت لەبەرەوە لێمان سەلب کراوە حەقا لەبەرەوە حەقی ئینسانی بەڕێوەبردننی دارەی ئوموری ژیانی خۆمان کە ئیبتداییترین حەقی دموکراتیکە ئەومان لێ سەلب کراوە لەبەرەوە دواکەوتووی لە لەحاظ اقتصادیەوە ڕاگیراوین بە زۆر زمان و ئەدەب فەرهەنگ و ئەخلاق هەموو شتێکی خۆمانمان بە زۆر لێ دریختراوە و کوردەڵە و خەڵکی کوردەڵە لەبەر ئەوەیە کە دەڵێن ئەگەر ئەوانەمان بۆ بەڕسمیت بناسێ واقعەن جیابوونەوە بە خازانمانی جیابوونەوە ئیلزامەن تەقەدوسی نییە جیابوونەوە فەزیلەت نییە جیابوونەوە شرایطێکە ناچاری پێ تەحمیل دەبێت و دەبێ ئەمە هەوڵ بدەین خۆمان لەو ناچارێ پارێزین سەبارەت بە نەخێر ئێمە لە حەقی تعینی سەرنوێشی سعودولمان نەکردووە لە بەرنامەماندا کوتراوە ئەو بەرنامە فقط لە کۆنگەرەدا دەگۆڕدرێ بە قسەی ئەو ناگۆڕدرێ قسەیەکی ساری نەزەرێک ڕەفیقێک دەیکا لە چوارچەوەی اختلاف نەزەرهای اختلاف نەو حزبێکدا کاملەن مەشروعە تەبیعیە هەموو کەس دەتوانێت بیکە هیچ مشکل نییە ئەوە بەڵام ئێمە خەتیمەشمان لە بەرنامەکانماندا نووسراوە بەرنامەکەمان لە کۆنگەرەمان تەسوی بووە لە کۆنگەرا دەگۆڕدرێ و لەو بەرنامەدا مافی دیاریکردنی چارەنووس بە معنای حەقی جیابوونەوە بە معنای دابینبوونی شرایطی ئیستیفادە لەو حەقش نەهەر فەقەت حەقەکە شرایطی ئیستیفادە لەو حەقش لە مەسەلەی لێنیندا لێنین هەر کەسە خۆی قەضاوەتیە من لێنین بە ئینسانێکی زۆر گەورە دەزانم بە ڕیشی لە ڕەهبەرانی طبقی کارگەری دنیای دەزانم زۆرم خۆش دەوێت زۆر بەرز لێ وەرگرتووە کتێبەکانی بەدقت خوێندوتەوە بەڵام ئێمە خۆمان مارکسیست لێنینیست پێناسە ناکەین بەڵێ مارکسیزمیش بە دلیلی ئەوەی کە ئیتر لەوە دەرچووە یعنی لەوە لە ئیسمەکە دەرچووە بۆتە ئیدەیەکی جیهانی وەکو ئەفکارێکی زۆر جێکەوتووی جیهانیە ئیتر ئەو تێرمەش بۆتە واردی فەرهەنگی لۆغەت بووە وەکو چۆن کەلیماتێکی وای وەکو تاکسی وەکو زۆر شتی دیکە رادیۆ مارکسیزمی واردی فەرهەنگی جیهانی بۆ معلومە لەبەرەوە ئێمە خۆمان وەکو مارکسیست لێنیست پێناسە ناکەین بەڵام مانای ئەوە نییە کە لێنین ینی مشکلێکمان دەگەڵ لێنین و دەرسوەرگرتن لە ئینقلابی لێنین نیە مانای ئەوە نەکە هەرچی لە ئینقلابی ئۆکتۆبر کرا و هەر سیاسەتی لەوێ کرا دروست بخۆ گەلێک اشتباهاتی لەوێ کراوە معلومە خۆ مەسئولیەتی ئەو اشتباهاتە نەبعدی منە ئێمە ئەوە هەمووشی دەکەوێت سەرشانی لێنین پاشان لە موردی اطلاعیە ئەووادا هاوڕێجان لە یەک اطلاعیەدا هەموو مواضع ئێمە بەیان ناکرێ بەڵام ئەگەر حوسنیەت هەبێ لە خودی اطلاعیەکاندا تەفاوتەکان دەردەکەوێت لە مەسەلەی ئەو پرسیاردا کە شۆڕشی ژینا بێ ڕەهبەر بوو شاد سوی تەفاومی پێشات بێت بە نەزەری من ڕاستەکە هیچ حرەکەتێک هیچ شۆڕشێک هیچ جنبشێکی چکۆڵا هیچ اعتسابێکی کاریگەری بێ ڕەهبەر نییە ئیمکانی نییە بێ ڕەهبەر بێنی بالاخره ڕەهبەر لە حەدی محەلی خۆیدا ڕەهبەریار هەیە لە حەدی خۆیدا بەبێ ڕەهبەر شکل ناگرێ زۆر بەعیدە بەبێ ینی تقریبا غێرە ممکنە حرەکەتێکی وەرە چکۆڵش بەبێ ئەوە یەکێک پێدا بێ بڵێ بکەونە شوێنم یا وەرن با بڕۆین بالاخره ڕەهبەریە لەبەرەوە من پێم وانییە شۆڕشی ژیانە بەومانە بێ ڕەهبەر بووە بەڵام ئەو شۆڕشە بۆ بەسەرکەوتن گەیاندن احتیاجی بە ڕەهبەریەکی سەراسەری هەیە کە مەقبوڵیەتێکی اجتماعی پێدا بکە ئەوەی پێدا نەکردو هێشتا لە موردی کوردستاندا کوتم جیاوازیەک هەیە ئەو جیاوازێ ئەم لە کوردستان توودەئیتر بوو ینی خەڵکێکی زۆرتر تێدا بەشدار بوو تەنیا ژنان و جوانان نەبوو بەڵکە ژنان و جوانان بوون پێشەنگ بوون بەڵام بەشێکی زۆر لە خەڵکی کوردستانیشی لەگەڵ بوو و تا ئەندازەیەکی دیاریکراویش ڕەهبەری بوو بۆچی چەپەکان ناکاری مشتڕی ناکەن و گیرەکە لە شوێدا بەڕاستیەوە بەحسێکی زۆر وەخت هەڵدەگرێ من ئومێدوارم جارێکی کە دانیشین بە تایبەتی لەسەر ئەو مەوزوعی وەحدەتی چاپ کۆکردنەوەی هێزە چەپەکان گیر و گرفتەکان ئینشعابەکان هەموو ئەوانە لەسەر ئەوانە قسە بکەین پێم وایە لابلای قسەکانی ئەم شەویدا مقدارێ قسە کرا سەبارەت بە پرسیارەکانی ئاوڕێشەمەی هیدایەتی عەرزی بکەم کە ئاسۆی ئێمە ڕوونە هیچ مشکلێک نیە بڕۆ بەرنامەی حزبی کۆمۆنیست ئێران بکەنەوە بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری بکەنەوە بەڵام ئەوە ئەدی بۆ نابێ بە ئاسۆ عەزیزەکەی من ئاسۆ دەبێت کۆمەڵایەتی بێ ئاسۆ دەبێت مەقبوڵیەتی ئیجتیماعی پەیدا بکە ئەوەیە دەبێت بە ئاسۆ
ئەگینا ئەوەی کە ئەم حزبەی ئێمە ئاسۆینە هەموو حزبێک ئاسۆی چێر هەیە چها حزبی بێ ئاسۆیە با پێت بڵم ئەویش ئاسۆی خۆی هەیە مشکل ئەوە نییە مشکل ئەوەی ئاسۆی من نەبووتە ئاسۆی جەماوەر جەماوەر ئەو ئاسۆی بۆ خۆی انتخابن وەختێک ئاسۆی حزبێک دێ بە ئاسۆی جەماوەر ئەو وەختەیەکی شرایەتی بەدەسەڵات گەیشتنی ئەو حزبە فراهم دەبێت ئەوە مشکل دنامە چنەوە حکوومەتێکمان دێ بەڵێ چی پێت خۆشە چی پێت باشە ئەوە دەڵێ ئەوەشمان نووسیوە حکوومەتی شورایی حکوومەتی کاریگەری هەرچی بەرنامەکەی ئەوەیە استراتێژیەکەی ئەوەیە استراتێژیمان ڕێکوپێکە بەرنامان ئەیبی تێدا نییە ینی بە عقیدەی خۆمان هەموو شتێک ڕێکوپێکە بەڵام ئەوە دەبێت ئەوە هێشتا ئایا مەقبوڵیەتی ئیجتماعی پیدا کردووە لە کوردستان کە تۆزێک وەزمان باشتر تازە هێشتا بەرنامە یەکلایکەرەوە نییە هێشتا جارێ ئەنواعی ڕەوت و جەریان و گرای شات و شی جۆرا زۆری لەسەد ئێرانی دەکار ئەوە زۆرتر بۆیە ئەو نکتەیە زۆر مهمە لەسەر قسەکانی هاوڕێ برایم من بەڕاستی قسەیەکم نییە تەبان من دەزانم ئێمە وەزایفی خۆمان حتمما هەموو ئەنجام نەداوە بەڵام بە پێی توانا و پڕ بە پڕ پێم وایە کارمان کردووە لەم بابەتەوە ئیتر ئەوەندەی عەقڵمان شکابێ ئەوەندەی تیغمان بڕی بێتی و ئەوەندە بەڵام ئەوە جوابی ئەو نیازانی داوەتەوە میش ئەو انتقادانێ ئەو ڕەت ناکەمەوە بەڕاستی بە دەرەجێکی زۆر وایە زۆر سپاس کاک ئیبراهیمی عەلیزادە ماندوو نەبی عەزیزان زۆر کەس نەوبەی گرگە ئەزانم تێبینی و باس و پرسیارێکی زۆر بە نرخیان بەڵام بەداخەوە کاتی کۆبوونەوەکەمان تەواو بووگە ئەزانم شەو درەنگانە مەخسوسەن لە لای هاوڕێیان لە کوردستانە ئەوە کاک ئیبراهیمی عەلیزادە بۆ خۆی شارێکی کرد کە ئەویش پێخۆشە کە لە کاتی دیکە لەسەر تیترێکی دیکە دانیشین قسە و باسێکی زۆرتر بکەین و ئومیدوارم کە کات هەبێت کە عەزیزان زۆرتر بەشداری بکەن من لێرە لەلایەن کۆمیتەی ڕاوێژە و جارێکی دیکە تەشەکوڕەکەم لە هەموو ئەزیزانە کە لە ژوورەکە ئامادە بوون ئەوە چەند سعات لەگەڵمان بوون و هەروەها ئەو ئەزیزانەی کە لەو دوا گوێگرن بە ئەم بەحسانە و بەتایبەت لە کاک ئیبراهیمی عەلیزادە بۆ ئەو کاتەکە داینا کاک محەممەدی خاکیش گەرەکیە قسە و باسی بکە منیش جارێکی تر سڵاو عەرز دەکەم لە خزمەتی هەموو و ئازیزانەی کە دەنگی ئێمەیان بیست ئەو شەو لەو بەرنامە بەشدار بوون سپاسێکی تایبەتم هەیە بۆ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە بۆ بەحسە باشانەی کە کردی